ڕاوێژکاری خوێندن و سیاسەتمەندار دژی کۆیلایەتی لە ئەمریکا هۆرەس مان لە سەدەی هەژدەدا وتوێتی شەرمەزاریە بمریت و بەرلەوەی هەندێک سەرکەوتنت بۆ مرۆڤایەتی تۆمار نەکرد بێت. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایاڵی داهێنانتان لێبێت. سەماکارانی قوتابخانەکانی سامبا لە ڕیۆی بەرازیل تێکرا شەقامەکانی ئەو شارەیان ڕەنڕێژ کردووە بە ڕەنگی ئاڵەواڵا و مۆسیقا و سەما و گۆرانی. کەرنەڤاڵی ئەم ساڵ لە 21 مانگی چواردا دەست پێ دەکات، بەڵام هەر لە ئێستاوە خۆیان ئامادە دەکەن بۆ کەرنەڤاڵە گەورەکە. لەگەڵ نمایشە سەرنجڕاکێشەکانی سامبا بینەرێکیش پڕ دەکەن لە هەستی خۆش و جوڵە و سەماکردن. شاری ڕیۆ بەهۆی پەتاکەوە کەرنەڤاڵەکان دواخستووە و لە دەیانەوێت لە مانگی چواردا خەڵک دڵخۆشکەنەوە. دوای 2 ساڵ بەبێ کەرنەڤاڵ ئێستا دەتوانین خۆشیەکانمان دەرببڕین. لە جیهانێکدا کە کۆڤید نەبوو، لەم وەرزی سەمای سامبایەدا زیاتر لە 2 ملیۆن گەشتیار ڕویان دەکردە ئەم شارەی بەرازیل ڕیۆ. تا درەنگانی شەو بەدیار سەمای سەر شەقامق ڕۆژیان نەکردەوە. هەستێکی لە ڕادەبەدەرە، دڵخۆشیەکی زۆرە. ئەوەش دڵخۆشکەرە کە بتوانیت دووبارە لێرە بیت و لەگەڵ هەموو کەسێک ئاهەنگ بگێڕیت. بەهۆی پەتاکەوە کەرتی گەشت و گوزاری بەرازیل وەک شارەزایان دەڵێن لە 35 زیاتر زیانی بەرکەوتووە. بەڵام خۆ ئامادەکردن بۆ کەرنەڤاڵی ڕۆژی 21 مانگی چوار لە لای خەڵک گەڕانەوەیە بۆ زەمانێک کە ڤایرۆسێک نەبوو. ئەمڕۆ ئێمە لە کەرنەڤاڵی شاری سامباداین. لە دڵەوە زۆر خۆشحاڵم کە دەتوانم گوێم لە تەپڵەکان بێ، خەڵک ببینم، بەڵام لە هەمان کاتدا خەمبارم کە هەموو خەڵک لێرە نییان. ئەم شارە ڕیۆ کە بە شاری سامبا و کەرنەڤاڵەکان ناسراوە هێشتا دەستبەرداری کۆنسێرت و ئاهەنگەکانیان نەبوو. یەحیا بەرزنجی، دەنگی ئەمریکا. دەرهێنەر و سینەماکارە، لە ساڵی 2004ەوە لە بواری میدیادا کار دەکات. کاری دیزاینی ڕووناکی بۆ 8 کەناڵی ناوخۆ و جیهانی کردووە. کاری ڕووناکی بۆ 10 فیلمی ناوخۆ و جیهانی ساز کردووە. دەرچووی کۆلێجی هونەرە جوانەکانە بەشی فیلمسازی لە زانکۆی سلێمانی. خاوەنی بەڵگە فیلمێکە لەگەڵ دەرهێنەر ئیدریس عەبدی بە ناوی تاقیگەی ژمارە 2ەوە کە بەشداری لە 6 فیستیڤاڵی ناوخۆ و جیهانیدا کردووە. خاوەنی 3 خەڵاتە. بۆ یەکەمین جار بەرهەمێکی سینەمایی کوردی لە بەشی کواڵفای ئۆسکار لە ئەمریکا نمایشکرا. ئێستاش ئاوارە عومەر میوانی زایاڵەیە. ئەم کاتت باش کاگاوەرە، بەخێر بێی بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس کاک ئاسوجان، دەستان خۆش بێ و ماندوو نەبن. زۆر سپاس. زۆر سپاس دەکەین. هەڵبەت کاگاوارە هەواڵێکی خۆشت پێە بە حەقەت بەشداری ئێوە بە فیلمێکی بەڵگەیی لە فیستیڤاڵێکی ئەمریکا لە مۆنتانا. پێمان خۆشە باسی و فیستیڤاڵەمان بۆ بکەیت و کە ئێوە چۆن بەشداریتان کرد وەکو کورد لەوێ. بەڵێ، ئێمە لەگەڵ دەرهێنەری هاوڕێمە کە کاک ئیدریس عەبدیە کورتە فیلمەکان بەرهەم هێنا کە بەڵگە فیلمێکی دوکۆمنتاریە 16 خولەکی باز لە پیاوێک دەکا کە بۆ ماوەی 14 ساڵ لەگەڵ تەرمێکدا کار دەکات لە سکوڵی پزیشکی بەشی تەشریحی زانکۆی سلێمانی. ئەم پیاوە ماوەی 14 ساڵ لەگەڵ ئەم بردووە کاری مانەوەی ئەم جەستەیە ئەکا بۆ خوێندکارەکان، واتە خوێندکارەکان فێر ئەبن لەسەر ئەم تەرمە. بۆیە ئەم بەڵگە فیلمان بەرەم هێنا. ئەم بەڵگە فیلمە لە چەندین فیستیڤاڵی تریشا بەشداری کردووە
خەڵاتی بەدەستهێناوە لە کۆتاییە ئەم بەڵگە فیلمە لە ڕێگەی کۆمپانیای ڕێتاو فیلمەوانەیە کە کۆمپانیایەکە هەستاوە بە بڵاوکردنەوەی بەرهەمەکەی ئێمە لە وڵاتی ئێران بۆ بیگ سکای نرد. بیگ سکای لە مانگی ڕابردووە وەڵامی یاینەوانەیە کە فیلمەکەمان وەرگیراوە لەم فستیڤالە. بیگ سکایش یەکێکە لە فستیڤالە باشەکانی وڵاتی ئەمریکا لە ویلایەتی مۆنتانا لە شاری میسۆلا کە خولی 19هەمینی بوو، یەکێکە لەو فستیڤالانەی کە کوالیفای ئۆسکارە، واتە هەر بەڵگە فیلمێک لەو فستیڤالەیە لە دوو جۆریانە، لە شۆرت و مینی شۆرت دیکۆمنتەریە، ئەگەر بێت و بێتە خاوەنی خەڵات ڕاستەوخۆ ئەڕاتە پێشبڕکەی خەڵاتی ئۆسکارەوە. بەڵێ هەڵبەت بە هەڵەیان نەچوو بم کاگاوارە، ئێوە تاکە کورد بوون یان تاکە فیلمی کوردی بوو بەشداریتان کردبوو لە فستیڤاڵی مۆنتانا؟ بەڵێ وەکو بەڵگە فیلمی کە شۆرت فیلم چێتە خەڵاتی پاڵاوتنی ئۆسکارانە، بەڵێ ئێمە تاکە کورد بووین و من یەکەمین کوردیش بووم کە لەو شارەیە بەشداریم تیا کردەوە. پێش من دەرهێنەر ڕەحیمی زەبیحی بە بەڵگە فیلمێکی درێژتر بەشداری کرد، بەڵام خۆی چونکە لە ژیاندا نەمام و ئامادەی فستیڤالەکە نەبوو و نەش بۆ خاوەنی خەڵات بەڵگە فیلمەکەی ئەو بەڵگە فیلمێکی درێژ بوون ئەچۆ چوارچێوی ئەوەی کە کاندیدی بۆ خەڵاتی ئۆسکار. بەڵام بەڵێ من یەکەمین کوردم کە لەو شارەیە بەشداری ئەو فستیڤالم کردووە و بەڵگە فیلمەکەی من و کاک ئیدریس و لیلیان و هاوکار کە 4 سینەماکاری شاری سلێمانین بەرهەمان هێناوە، یەکەم کوردین کە بەڵگە فیلمەکەمان لەو فستیڤالەیە بەشداری کردووە. بەڵێ کاکاوەرە هەڵبەت پێمان خۆشە باسی لەو پێشوازیەمان بۆ بکەی کە لەوێ پێشوازیان کردن وەکو فیلمسازێکی کورد لەوێ وەکو دەرهێنەرێکی کورد لەوێ، هاوکات شێوازی فستیڤالەکە چۆن بوو لەوێ و شێوازی پێشکەشکردنی و چەندین بەدڵنیاییەوە چەندین فیلمی بەڵگەی و چەندین فیچەر بەشداریان کردو لەو فستیڤالەیە. پێمان خۆشە بۆ بینێرانی دەنگی ئەمریکا زیاتر ڕوونکەیتەوە. بەڵێ من کە سەرەتا گەشتمە شارەکە هەر لە فڕۆکەخانەوانە پێشوازیان لێکردم، زانیان کە من کوردم و یەکەمین جارێمە ئەو شارەوانێ و هەندێکیشان کوردیان نەئەناسی. من لە ڕێگەی ئەو پەیوەندی کە دروستم کرد لێوانێ توانیم کورد بە تەواوی ئەو فستیڤاڵی کە توانیم بێی ناسێنم. لەناو فستیڤالەکە کۆمەڵێک دەرهێنەری وڵاتانی تری تێدا بوو، وەکو وڵاتی ئوسترالیا، وڵاتی ئیندیان، وڵاتی یابان، وڵاتی کۆریا، ئیکوادۆر، کۆلۆمبیا، ئەرجەنتین، کۆمەڵێکی تریشی تێدا بوو لە ویلایەتەکانی ئەمریکاوانەیە کە هاتبوون بۆ فستیڤالەکە، وەکو ئەریزۆنا، کۆلۆرادۆ، کالیفۆرنیا، ئەتلانتا، کەمانە هەرێکان بە فیلم بەشداریان کردبوو. و بەڵگە فیلمەکانیش کە لەم فستیڤالەیە 183 بەڵگە فیلم بوو بەشداری کرد و نمایش کرا. بەڵگە فیلمەکان زۆر باش بوون، لە ئاستێکی زۆر بەرزا بوون، واتە ئەو بەڵگە فیلمانە بوون کە ئەگەیشتەوە ئاستێک کە ئەم فستیڤالە قبوڵی بکات و لەم فستیڤالەیە وەربگیرێ. دوای ئەوەی کە فیلمەکەی منیش نمایش کرا لە ڕۆژی دووەمی فستیڤاڵا بوو لە هۆڵی زاک کاتژمێر 5 ئێوارە، بینەرێکی زۆر ئامادەی بەڵگە فیلمەکە بوو لەگەڵ چەندین بەڵگە فیلمی شۆرت دوکۆمنتەریە نمایش کرا. ئەو بەڵگە فیلمی ئێمە یەکێک بوو لەو بەڵگە فیلمانەی کە زۆر سەرنجی بینەرەکانی ڕاکێشا بۆ لای خۆی، کە زۆر قسە و باسییان لەسەر کرد. لە دوای تاوابوونی بەڵگە فیلمەکەش دەستخۆشیان لێکردم کە کورد گەیشتەوە ئاستی کە بتوانێت بۆ جۆرە بەڵگە فیلمێ دروستکار لە شێوەی فۆرم و ناوەڕۆکێکی جیاوازە بەڵگە فیلمەکانی پێشووتر. بەڵێ چەند کەس بەشدار بوون کاگاوارە یان چەند فیلم بەشدار بوو لەو فستیڤاڵی مۆنتانایە؟ بەڵێ نزیکەی زیاتر لە 185 بەڵگە فیلم بەشدار بوون لەو فستیڤاڵەیە. دابەش کرابوون بەسەر 3 کاتاگۆریە، واتە بەڵگە فیلمەکان بە 3 شێوە وەرگیرابوون. مینی بەڵگە فیلمی تیابوو کە لە 5 خولەکەوە هەتاوکو 15 خولەک خرابوو ناو مینی دۆکۆمنتەوانێ. شۆرت دۆکۆمنتی تیابوو لە 15 خولەکەوە تاوکو 30 خولەک، لەگەڵ لە 30 خولەک بەرەو سەرەوانە تاکو 2 کاتژمێر دۆکۆمنتی درێژ بوو.
کە هەموو ئەمانە لە سەرتاسەری جیهانەوانێ وەرگیرا بوون وەکوتم کۆمەڵێک فیلمسازی زۆر بەتوانێتیا بوو کە لەم فیستیڤالەیە فیلمەکەی وەرگیرا بوو. زۆر سپاس کاگاوەر عومەر بۆ بەرنامەی زایڵی داهێنان وەک دەرهێنەرێک بەشدار بووی لەگەڵمانە. زۆر سپاس کاگا سوژیان دەست خۆش بۆ ئێوەش ماندوو نەبن. سیاسەتمەدار و ئەندازیاری ئەمریکایی هربرت هۆڤەر دەڵێت پیاوە پیرەکان شەڕ هەڵدەگیرسێنن بەڵام دەبێت گەنجەکان شەڕ بکەن و گیان لەدەست بدەن. سەبارەت بە ئۆکرانیا چەندین فۆتۆی گرنگمان بۆ ئامادەکردوون. فەرهەنگ و مێژوو هونەر کۆڵەکە گرنگ و زیندوەکانی هەر نەتەوە و نیشتیمانێکن. ڕۆژگارە سەختەکان و جەنگ ڕەنگە بۆ ماوەیەک ژیانی شارستانی شارێک ڕابگرن بەڵام بۆ هەمیشە ناتوانن لە دوای شکستی گەورەی داعش لە شاری مووسڵ ئەمە یەکەم جارە ئۆرکێسترایەکی گەورە لەسەر ئاستی زانکۆی ئەو شارە ساز بکرێت. ئۆرکێسترای سەمفۆنیای عێراق کۆنسێرتێک بە ناونیشانی چیرۆکی جیەکان بۆ یەکەم جار بۆ دوایەمین قۆناغی خوێندنی زانکۆی مووسڵ سازکرا. لە دوای شکستی داعشەوە لەو شارە ئەمە یەکەمین ئۆرکێسترای گەورەیە لەسەر ئاستی زانکۆ ساز بکرێت. هاوکات هەمان کۆنسێرت لە دووبەی نمایش کرا. شیاری باسا پێش ئازادکردنی دووهەمین شاری عێراق و شکستی داعش چەندین چالاکی هونەری و فەرهەنگی و شارستانی لە شاری مووسڵدا ساز دەکرێت. هەموو جیهان دەڕوانێتە ئەو جەنگە داگیرکاریە رووسیا بەرامبەر ئۆکرانیا. هاوکات بەرهەمهێنەرێکی فیلمی دراما لە ڕێی دروستکردنی فیلمێکەوە بینەران دەگەڕێنێتەوە بۆ سەرەتاکانی ساڵی 2014 جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا لەسەر سنووری ئەو وڵاتە. لەو سەروەختەدا رووسیا بە موشکێک فڕۆکەیەکی گەشتیاری دەخاتە خوارەوە و بەو هۆیەوە 298 کەس گیان لەدەست دەدەن. دەنگی ئەمریکا لەو بارەیەوە راپۆرتێکی بۆ ئامادەکردوون. دەماک و رووسیا هێرشا ئوکراینایê dike Mariana Irkorbach fîlmsaza Ukranî dibêje ev hêrişa ji sala 2014 da heya niha plankirî bû. Filîmê wê bi navê Klon dike ku filîmekî xeyalî ye li ser jiyana jinûmêrekê ye ku li herêma Donbas dijîn û li hîviya zarokê xwe yê yekêne ji dayîk bibe. Ev filîme roniyê dide ser pevçûnên di navbera alîgirên Rûsî û niştîmanperwerên Ukranî di herêmên sersinûrî. Ev filîme bi teqîna li ser mala Tûlîk û Îrka dest pê dike. Di dema keftina balafira jimare hevde ya hêla esmaniya Malîzî ku bi mûşekek ya Rûsî tê xistin. Gundê ku em behs dikin cihê ku me çê kiriye xanî şevaza jiyana wan hemû bi vê rastî vegirêdayîne. Filmê Klondik girjiya zêde ya di herêmê da nîşa dide. Dema ku hêzên cidaxwaz û çete hêrişên xwe zêde dikin. Tolîk dixwaze ji herêmê derkeve. Lê hevjîna wî Îrka di meha dawiya digiyaniya xwe de ye û nevêt mala xwe bi cih bihêlit. Birayê Îrkayê yarî ku niştîmanperwerek Ukranî ye tê da ku harîkariya xwişka xwe bike. Lê ew di gel zavayê xwe lêk dikevin. Ku ew ji aliyê hevalên xwe tê handan da ku piştgiriya Rûsyayê bike.
ev nikare bibe qehreman ev bi rastî nizane divê çi bike û çawa wê rewşê bi rê ve bibe û yarîk ev nişek nû ye ev radîkal e ev dixwaze şer bike dixwaze li dijî leşker û dijminan şer bike ev dixwaze bi ser bikeve û bibe xwediyê erd ev dixwaze protestoyê bike hawar bike dixwaze xuya bibe اف سینما کارا دبیجه که دجمنداری آوان هر دو ظلامان سمبولا براکوجیک بردوام الهریمه. ده همان دمیده پیامک فمینیست و هری بهیز جه کارکتر ایرکای پیشکش دکه که حول ددد مالبات خواه بتفاق بخه و بپاریزه و خواه آماده دکه دار روحکی بین سر دنیای ده همبر مرنکا نزیک ده. ماریانا دبیجه دماوی دست بچیکرن آوی فیلمی کر با آوای کی زیده اوکرانیا دناو نوچایان دا نبو و خواست بالی بکشینه سر دبندیا اوکراینای دما روسیا و دورپیج دکت و دخواست نیشا بده که روشا جیانه لویره چند بزحمته. نها ev nûçeya herî germ e û li her dereyê li dîsan jî xalek heye ku nûçe dibin mîna hejmaran û guhdarê wan li cîhanê bi rengekî baştir te bigihîn. Ev di pirsyarê jî xwe bikin ka çawa ev li wê re dijin. Li sala 2014 wê dest pê kir em di nawerasta Ewropa de ne mebesta min ev e. کۆنگرەی جیهانی مۆبایل ساڵانە بە بەشداری چەندین کۆمپانیای گەورەی تەکنۆلۆژی لە جیهاندا ساز دەکرێت. ئەم ساڵیش لە بەرشەلۆنەی ئیسپانیا سازکرا لە کاتێکدا جیهان سەرقاڵە بەو جەنگە داگیرکاری رووسیاوە بەرامبەر ئۆکرانیا بەڵام زۆرێک لە وڵاتانی جیهان بەشداریان کردووە. یەکێک لە گەورەترین کۆبوونەوە ساڵانەکانی پیشەسازی تەکنۆلۆژیا لە ڕۆژی دووشەمەوە لە شاری بەرشەلۆنە ئیسپانیا هاوکاتی داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە بەڕێوە دەچێت. ئەم ڕۆژانە لە هەموو کات زیاتر دەبێت بەرپرسارەتی سەرکردایەتی بەرچاو بێت و هەر بۆیش دەبێت بڵێم ئەنجومەنی سیستمی جیهانی بۆ پەیوەندی مۆبایل داگیرکردنی ئۆکراینە لەلایەن رووسیاوە بە توندی محکوم دەکات. کۆنگرەی جیهانی مۆبایل کە تێیدا کۆمپانیا تەلەفۆنە زیرەکەکان دوایین بەرهەمەکانی خۆیان و استراتیژیەکانیان ئاشکرا دەکەن پێشبینی دەکرێت لە ماوەی 4 ڕۆژدا پێشوازی لە زیاتر لە 40,000 میوان بکە. بەڕێوەبەرانی کۆنگرەکە هیوادارن دوای 2 ساڵدا بڕان و کێشە و گرفتەکانی کۆرۆنا بتوانن ڕووداوێکی تەواو و باش بەڕێوە ببن. هەرچەندە داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە هەندێک لە ئامادەکاریەکانی بۆ خولی ئەمساڵ پەک خستووە و بەڕێوەبەرانی کۆنگرەکە ناچار بوون کە بەشی تەرخانکراوی رووسیا لە کۆنگرەکەدا لابن و ڕێگە نەدەن بەشداری بکە. هاوکاتی شەڕی ئۆکرانیا کۆنفرانسێکی لەم شێوەیە گرنگی سێکتەرە جیهانیەکان و کۆمەڵگە و ئەنجومەنەکانی لەم شێوەیەم بیردەهێنێتەوە کە پێکەوە کار بۆ بەرەو پێشبردننی کۆمەڵگە بکەین بیرمان لای هەموو ئەو کەسانەیە کە بەهۆی شەڕەوە زیانیان بەرکەوتووە. کۆنگرەی جیهانی مۆبایل دوایینجار لە ساڵی 2020 بەهۆی بڵاوبوونەوەی پەتاکەوە هەڵوەشێنرایەوە و ساڵی ڕابردووش نەیتوانی وەک خۆی بە تەواوی بەڕێوە بچێت. کۆنگرەی جیهانی مۆبایل یەکەم پێشەنگا بوو کە لە سەرەتای پەتاکەوە داخرا. ئەمە یەکێکە لە یەکەم دووبارەکردنەوەکانی بە شێوەیەکی تەواوەتی. پەتاکە هێشتا کۆتایی نەهاتووە، بەڵام لە ڕووی دەرونیەوە باشتر بووین و هەر بۆیش دڵخۆشین کە لێرەین. ئەو تەکنۆلۆژیا و کۆمپانیا زەبەلاحانەی کە ئامادەبوونەکەیان پشتڕاستکراوەتەوە بریتین لە سامسۆنگ، نوکیا، ئێریکسۆن، گوگڵ و ڤرایزن. ئەنجومەنی سیستمی جیهانی بۆ پەیوەندیەکانی مۆبایل کە ئەم ڕووداوە ساڵانەیە بەڕێوە دەبات لە بەیاننامەیەکدا ڕایگەیان کە پابەندە بە هەموو ئەو سزانەی کە بەسەر رووسیادا سەپێنراوە، بەڵام دەڵێت لەوانەیە کۆمپانیا رووسیەکانی هێشتا بتوانن بەشداری ئەو بۆنەیە بکەن. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن. مۆزەخانەی ئایندە ماوەیەک لەمەوبەر مۆزەخانێکی جیاواز لە وڵاتی ئیمارات کرایەوە، بەڵام مزگێنی گواستنەوەی میوانەکان دەدەن بۆ داهاتوێکی دوور واتە بۆ ساڵی 2071 چۆن دەتوانێت لە ڕێی کەشتێکی ئاسمانیەوە میوانەکان ڕەوانەی واڵایی ئاسمانی بکرێن و سەردانی کتێبخانەیەکی وێناکراو بکەن. مۆزەخانەی ئایندە ئەوەی بەم دوایانە لە دووبەی کرایەوە مزگەینی گواستنەوەی میوانانی دەدات بۆ ساڵی 2070 کە دەتوانرێت بە سواری کەشتیەکی وڵایی ڕەوانەی ئاسمان بکرێن و هەروەها سەردانی کتێبخانەیەکی چاوەڕوانکراو بکەن ئەوەی کە تێیدا بە هەزاران لە نمونونەکانی DNA هەڵدەگیرێت و پۆلێن دەکرێن.
فرمانڕەوای دووبەی شێخ محەممەد بن ڕاشد ئەلمەکتوم ڕۆژی 22 مانگی دوو تەلاری مۆزەخانەی سەرسڕهێنەری کردەوە ئەوەی لە 7 نهم پێک دێت و بەرزەکەی 77 مترە. دەرەوەی تەلارەکە بە ئاسن ڕووپۆش کراوە و ژەنگ ناکات و وشەکانی بە زمانی عەرەبی لە سەری نووسراوە هاندەری پێشبینیکردنی ئایندەیە و هەروەها سووربوون و هەوڵدانە بۆ بەرەو پێشچوون. لەوانە دەستەواژەی شێخ محەممەد بن ڕاشیدە کە دەڵێت ئایندە بۆ ئەو کەسەیە کە دەتوانێت ئەوە بێنێتە بەرچاوی خۆی و دایڕێژێت و جێبەجێ بکات. نابێت چاوەڕوانی ئایندە بیت و بەڵکو دەتوانرێت ئایندە لە ئەمڕۆدا بنیاد بنرێت. ئەم پێشەنگایە شتێکە کە لە ئایندەدا دەگۆڕدرێت. هەر بۆیە ئەمە مۆزەخانەیەکی زۆر قەشەنگە و زیندووە. ئەوانەی سەردانی مۆزەخانەکە دەکەن کاریگەریان لەسەری دەبێت لە ڕێی ڕووداوەکان و گفتوگۆکان کە لێرەدا ڕێک دەخرێن بە تایبەت شارەسەرکردنی ئاستەنگە جۆراوجۆرەکان. هەروەها دۆزینەوەی دەرفەتە نوێکان ئەوانەی هاندەرەکانی ئەو کۆمەڵگەیە دەبێت کە لە دەوری مۆزەخانەکەن لە دووبەی. ئایا نمایشەکانی ئایندە لە نێو مۆزەخانەکەدا دوای 50 ساڵ چۆن دەبێت ئەوەی بە مەبەستی سنگ خستنە سەر گەشببینیە لە داهاتوودا و هەروەها دۆزینەوەی ئاستەکان ئەوانەی تەکنەلۆژیا دەتوانێت بە دییان بهێنێت. لە نێو هۆڵەکانی مۆزەخانەکەدا ئینستیتوتی چاکبوونەوە هەیە و تێیدا توێژینەوەکە سنگ دەخاتە سەر پاراستنی سیستمی ژینگەی زەوی و هەروەها پێشکەشکردنی پرۆژەی سۆڵ کە تێیدا زەوی پشت بە وزەی بەرەمهێنرا و لە دەبەستێت. مۆزەخانەکە هیوا دەخوازێت سنگ بخرێتە سەر گرنگی تەندروستی دەرونی. نهۆمێکی تەواو هەیە و تێیدا سەردانکەران لە بواری تەکنەلۆژی دوور دەکەونەوە و سەرگەرمی بیرکردنەوە و هیوا خواستن دەبن. هیواخوازین ئاسوودەیی بۆ هەمووان لێ بکەوێتەوە و پشت بەێزدان ئایندەیەکی پۆزەتیڤ بەدی بکەین. هیوا دەخوازین چارەسەری پۆزەتیڤ بەدی بکەین و بە دڵنیاییەوە تەکنۆلۆژیا ڕۆڵی خۆی دەبینێت. گرنگەوەیە سەردانگەران تێبگەن لەوەی کە مرۆڤ کڕۆکی ڕابردوو ئێستا و داهاتوش دەبێت. هەر بۆیە دەبێت سنگ بخرێتە سەر تەندروستی و سایکۆلۆژیای مرۆڤ. مۆزەخانەکە لە ڕۆژی 25 مانگی دوو دەستی بە پێشوازیکردن لە میوانان کرد و نرخی بلیتی چوونە ژوورەوەی مۆزەخانەکە نزیکەی $40. ناوەندی ڕووناکبیری خورماڵ لە ناوچەی هەورامان دوای دابڕانێکی زۆر لە کۆڕ و کۆبوونەوە ئەدەبی و فەرهەنگیەکان جارێکی دیکە دەستی بەکارەکانی خۆیان کردەوە کە خانمان و پیاوان لە بوارە جیاوازەکاندا و لە چوارچێوەی ئەدەبیاتی هەوراماندا گفتوگویەکی کراوەیان لەسەر بەرهەمی شاعیرانی هەورامان ڕێخست. ناوەندی ڕووناکبیری خورماڵە لە ناوچەی هەورامان کۆبوونەوەی شەوانەی شاعران و نووسەرانی هەورامانە بۆ گفتوگۆکردن لەسەر شەر و زمان هاوکات دەستپێکردنەوەی چالاکیەکانیانە دوای دابڕانیان بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و قەیرانی داراییەوە. ئێمە هەورامان بەعام کە لانکی ئەدەبیات و شعر بووە ئەمە مێژوخۆی گەواهی دەرەکە شاعری زۆر باشمانەیە نووسەری زۆر باش بەڵام بۆهی ئەم دۆخە هەم ئابوووریە و هەمیش کۆرۆنا و نەخۆشی شاعران بە شێوازێکی گشتی زۆر کاڵ بوونەتەوە لە نووسینی شعر دواتریش بەرهەمەکانیان وەکو پێویست بڵاو ناکرێتەوە لە هیچ شوێنێک ناوچەیەک ئاوڕێی لێ نەداوەتەوە بۆیە ئێمە ئەم شەوماندانا جارێکی تە شاعرانمان لە نزیکێکەوە کۆکردەوە. جەمال بێداری نووسەر و ڕووناکبیری دیاری هەورامان دەڵێ لەگەڵ پێشکەوتنی خێرای تەکنۆلۆژیادا شاعرانی کۆن دروست نابنەوە دەخوازین کۆڕە شعریەکان گەرم و گوڕ ببنەوە و تەکنەلۆژیاش کاریگەریەکانی لەسەر ئەم کۆڕە شعریانە کەم ببێتەوە. بەرەو پێشچوونەوە تەکنۆلۆژیایەدا شاعرانی ڕەسەنی بەتوانە کە لە سەردەمەکانی پێشووە هەڵکەوتەوە لە حوجرەکانە ئێستا لە دانشگاکانیشە هەڵ ناکەون و نابنەوە. ئەمە پرسیارێکە ئەبێ لە خۆمانی بکەین و بۆچی وەها بێ. ئێستا هەر دڵخۆشم بەوەی کە لە هەورامانە لە شوێنانێکە جاروبار کۆمەڵی شاعر کۆ ئەبنەوە هەروەها فعالێتێکەکان سای تەرویج ئاویارانی شەر ئاتشکدەی دڵ پەرەی وەسڵێ هات خانمان و ژنان لە هەورامان نەک هەر بەشداری ئەم کۆڕ و کۆبوونەوانەیان کردووە بەڵکو بە ئێستاشەوە بەشداری لە خوێنەوەی شێعر و بەرهەمەکانیان دەکەن. ئەوانیش نیگەرانن لە کاڵبوونەوەی کەلتور و
کەلەپوری ناوچەی هەورامان. ئێستا لە دنیای مەجازی لە ڕاگەاندنەکانە هیچ شتێک بەدەستی ئەمانەوە شاراوە نابێت. ئێستا گەر ئێوە خۆتان زومی کامێرەکانتان خسبێت لەسەر دانیشتنی ئەمشەوە بەشداربوانی ژن کەمتر بوو، زۆر کەمتر بوو کە من هەموو کاتێوە کوژنە گلەیمەیە لەسەر ئەوە. بەڵام ئەتوانین ئیشی بۆ بکەین. ئیشکردنیش ئەوەیە کە ئێمە هەورامی هەموو جارێکە ئەڵێن زمانی هەورامی بەداخەوە زمانەکانی تر بە حساسێتە وەریەگرن وا ئەزانن ئێمە جیاوازی ئەکەین نەخێر. ئێمە تەنها و تەنها پارێزگاریکردن لە زمانێکە کە نەتەوەیەک ئەتوانین بڵێن خەڵکی هەورامیەکان قسەی پێ ئەەکەن. تو زمان تۆ یاگێ احترامنی شاهدی مەشهود خاص و عامنی. بەکرهەجیجی شاعر دەڵێ حیزب و سیاسەت هێندە تێکەڵ بە شاعران بووە قەڵەمەکانی ئیفلیج کردوون. پێویستمان بە ناوەندێک هەیە کە گەشە بە شعر و ڕاوەی شعری شاعرانی کۆن بداتەوە. ئێمە ئەمانەیە بە ئەدەبەکەمان کۆمەلگا پێ بگەێنی بە ئەدەبەکەمان کۆمەلگا بەرەو پێشبەرین بە شعرمان بۆ نیشتیمان بێ شعرمان بۆ کۆمەلگا بێت شعرمان بۆ سیاست و بۆ حیزب نەبێت بەڵام این ڕۆ سیاست و حیزبەتی وا باڵی کێشا بە تەواوی کۆمەلگاکە نازان بڵێم وڵای ئەگەر حقەتەکەی بڵێم ئیفلیجی کردوین. یەکێک لە تایبەتمەندیە دەبیەکانی ناوچەی هەورامان زۆری ژمارەی شاعران و گۆرانی بێژانی هەورامانە. ئەوان کەمترین کات ئامێرە مۆسیقیەکان بۆ پێشکەشکردنی بەرهەمەکانیان بەکاردێنن. لە کۆڕ و کۆبوونەوەی لەم جۆرەدا زیاتر شارەکانیان پێشکەش دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان. نێرگزە جاری ئەم ساڵ مزگێنی بەهارێکی ڕەنگین و پڕبۆن و بەرامەی نێرگزە لە کەژ و کێوەکانی کوردستان. فەرمونون لەگەڵ دیمەنی پڕ لە نێرگزی ئەو کەژانەی ناحیەی زاوێتە کە ژیان بەخشە. ساڵانە لە شار و شارۆچکەکان ڤیستیڤاڵی نێرگز ساز دەکرێت. نووسەر و فەیلسوفی فەڕەنسی ڤۆڵتێر دەڵێت زۆر سەختە ئازادکردنی کۆیلەکان لەو کۆت و زنجیرانەی کە دەیپەرستن تا زایەڵێکی دیکە و داهێنان و خەمێکی دیکەی جیهان ماڵەوە.